ئێمە لەنا ئەو دار و بەرزوکی وارە ڕووخاوە هێزی هەڵاتی خۆر لە دەستان هیچ گولێک نایگوژێتەوە هیچ گولێک نایبێت هیچ گولێک ناگیژێتەوە دڵێمە بڕە لە شانی ڕووداوەکان ئەوە سنووری کاتش بەزاندووە من تێناگەم تەمادێکی دەمە تێ بگەێنێ ئەوە دڕندە یەکەی کۆتایی دێ کەی کۆتایی دێ وان ڕۆبراکەم ڕێی وشکاری شۆڕشە بەڵام شیرین بەڕێبەرێتی کاتێک ئێمە بە تشکیڵ ڕوانی وێنەکانمان لێ تێبچێت بۆیە پێویستە بە ئارامی بکەینەوە چونکە وێنی شیرینەکانمان داوای دوان ڕۆژێک سکەش دەکەن هەر تۆڵێکی پێمانە قسە بکە بە ئەم ژەنگەی دڵت بچێتەوە بینی با چۆن دایکرد لە باوەشی خوێندا مایەوە دەنجی گولە زۆر بەرز بوو دایکم نەیدەویست ڕاکەین بەر لە مردنی وتی ڕۆڵەکەم تەنانەت ئەگەر تەرمی منیشیان سوڵتانم دەکرد قوڕس دەبوو بەڵام دوژمنی خوێنمش لە دوورەوە هەر لێی دەترسا ئەوان تەنانەت بە مردوویش لە گیانی ئێمە دەترسن چونکە دەزانن دەرمی ئێمەی کورد هەرگیزە و هەرگیز نامرێ هیچ ئامادەیە بەڵاوازی وحیدا کاتێکە ڕەوشتە نامینەت دەستەکە بەڕووتنمە کاتێکە ڕەوشتە ڕۆڵی چەندی سەدەنی بە قولانی قارەمانچە ڕاستەقینە ئێمە تەنها قارەمانچە ڕاستەقینەی ئایا قەدەرمان تەرهاوەیە کەمە تەواوین لە مردن و پێر باڕۆ ئێمە لە دەنگان دەنگی ئێمە دەنگی مەرگ نییە دەنگی ژیانە بۆی کە بڵێ ئەو ژیانە کە خوێنی دەدانیشتووە لە بشکێنم وە بەڵێ دەشیشکێنم سنووری ئێمە سنووری ڕاستیە کاتێک میلەتێک لە سێری خۆی دەنەگرێت داکردن ڕۆژ و کەرامەتی میلەتەکەمانە ئێمە نامەری زیندووە و قەت نانەوێ ئاڵاکەمان تۆڵا دەکەمەوە تۆڵە بەڵام تۆڵەی من نەکەر بەخوێن هیچ منداڵێک بەترسی ئێوە لە ناخی دڵی ئێمەدا ئێوە پەیمانی هەڵدانەوەی بەیانی نیشتمانن بەڕاستی ئێوە فێری وانەیەکتی گرنگتان کردم ئەو وانەیە کە دەڵێت تەنانەت دەبێ ڕێزیکردن بەرامبەر بە تەرمی شەهیدیش لە مری ڕاستەقینە دەدۆزرێتەوە من دەمە بانخوازی ئەو بانگە نەمریە ئەخۆ بزانم دوژمن چوادەمی سۆڵ نەکردووی
ئەو شەقامەی کە کۆیە دەناسێنی بە بۆ پاڵپشتی و پشتیوانی لە کوردانی ڕۆژئاوا و لە هەموو کوردانی هەر چوار پارچەی کوردستانە بەخۆبوون بە باوەڕ بەخۆبوون بە دروستکردنی هەڵوێست لە ناخیان دیارە پیشان هاوار دەکەین ئێمە کوردین بەردەوامین لە خەباتەکانمان بە هەموو شێوازەکان خەبات دەکەین لە پێناوی ئازادی و بەدەستێنان دووبارە ئەو هەڵوێستە جوانە بەرامبەر کوردانی ڕۆژئاوا پاڵپشتی خۆمان دەردەبڕین ئەو دادەیە ئەو شەقامە شاهێدی خەبات و بەرخودانی کوردانی خۆمانە وەشاهێدی ئەوە دەبن کە دەکەم بە نمایشکردن و بە ئامادەکردن و بە ئەنجامدانی ئەم نمایشە جوان سەرپەرشتیارانی بەڕێز بۆ پاڵپشتیکردنیان دووبارە بەڵێن نوێ دەکەینەوە ئێمە هەین بە بەردەوامیش دەبین لە ڕێگای بانگێشی کردم وەک میوانێک کە بەشدار بووم لە چالەچێکەدا وەکو پشتگیری و هاوسۆزی خۆمان دەربڕیا من دەوری شەرەفانم بینیە لێرەدا کە دەبینین کە کچانی شەرەفان چۆن شان بەشانی پیاوان لە مەیداندا جەک دەکەن و ژیانی خۆیان خستۆتە مەترسی لە پێناو ئازادکردنی کورد و کوردستاندا. هیوادارم کە لەو تارەکاندا زۆربەی دەبینین مەلایەکان یان خەندێک خەڵکان کەوا تەنها ژن دەڵێن لە ماڵەوە بێ خزمەتی ماڵ و منداڵ بکە بەڵام ئەوە لێرەدا ئێمەش وەکو مرۆڤ کە شان بەشانی پیاوان خەبات دەکەین و بەبێ ترس ئێمەش داوای مافی خۆمان دەکەین ئەمەش لەسەر ئەو خاکەدا دەژین هاوبەشین لەبەر ئەوەی کە هەموودا دەڵێن کە ژین پیا بەیەکەوە هاوسەنگی ژیان تەواو دەکەن. هەمیشە خەبات کار بووین ئەگەرمە بێگەڕێنەوە سەر مێژوو لێرەدا میرنشینیشمان هەبووە کەوا دەسەڵاتی هەبووە میرنشینێکی جارۆک و خانزادی سۆران زۆربەی خانمەکانمان کە بەشداریان کردێ لە مێژوو نووسینەوەدا لە ئەدەبدا لە کۆڕ و کۆبوونەوەکاندا لە پێشخستنی کۆمەڵگەدا حەبسەخانی نەقیب مەستورەی ئەردەڵانی هەروە عەدیلە خانم کەوە کە شارێکی بەڕێوە برووە و کە لە شارەدەی هەڵەبجەدا مدیر نەحیە بووە.